You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. پارکە ئاویەکەی کایۆ. جونی کاکی پۆستەچی؟ سڵاو کایۆ. من پۆستەچێکی تازەم. نامنی تۆیە. باوکە من پۆستەچی تازەم. بەڕاستە دەست خۆش. باوکە ئەوە چییە؟ ئەمە نامیلکەی برۆشوری پارکە ئاویەکەیە کوڕم. وەکو مەلەوانگە وایە بەڵام گەورەترە. ئەتوانێ بچین؟ تکایە. ببورن مناڵینە شوێنەکە زۆر دوورە بەڵام ئەتوانن ئەم نامەیە بگەێنن بەدایە باشە؟ باشە. کایۆ ناڕەحەت بوو کە نێتوانی بچێ بۆ پارکە ئاویەکە. دایکە سیرکە چیمان بۆ هاتووە؟ واو! لەوا چێشتی زۆر جوانمان بۆ هاتبێ. ئەتوانێ بچین؟ ئەتوانین تکایە. ئەمڕۆ نا ئەبێ خۆمانی بۆ ئامادەکەین. سیرکە وێنەی پەلکە زێڕینەی تایە. دانەیەکی ترمان هەیە. پارکی ئاوی خۆمان؟ پارکی ئاوی خۆمان. ئێستا ئەتوانی خۆمان لەم پەلکە زێڕینەیە دروستکەین. ئاوا هی سێری کە کایۆ. کایۆ پێی سێر بوو کە دا پەلکە زێڕینەیەکی لەوەی ناوێنەکەی دروست کردووە. چۆنەوە کردووە دایکە پێم بڵێ؟ کارێکی قورس نییە. دروستکردنی پارکێکی ئاویش بۆ خۆمان هەر قورس نییە. حەزەکەن تاقی بکەینەوە؟ باشە. ئەبێت چاودان بنووقێنن باشە؟ باشە من چاومەنووقێنم. منیش. باشە ئێستا ئەتوانن چاودان بکەنەوە. گەیشتین. ئێرە کوێیە؟ ئێرە پارکە ئاوی پەلکە زێڕینەی کایۆیە. واو سیرکە ڕۆزی ئەها پەلکە زێڕینە؟ پەلکە زێڕینە. پێش ئەوەی بێنە ژوورۆ ئەبێ پارە بن. باشە هانێ. چونکە یەکەم میوانی ئێمەن خەڵاتێکتان ئەینێ. چ خەڵاتێک وەرەگرن؟ ئادەم پیاکەم ئادەم چیانە نا وامەکە وامەکە ئۆی ڕۆزی بڕۆ ئاوکە بە بابەیە. ڕۆزی کاک. باشە وابزان بابە و خەڵاتەی بەسە. ئەبێ لەگەڵ ئێمەیە تۆپەکە لە دانەکە تێپەڕێنین باشە باوکە؟ هەروە ڕۆزیش. نۆرەی تۆیە ڕۆزی. لە نزیک تۆپەکەەوە بۆستە؟ دەی بە قایمی. واو! نۆڕەی منە باوکە. کایۆ! هی کایۆ تۆ توانی وا بکەی وابزانە بەبێ خەڵات وەرگری. چیمێنێ؟ ئاوت پیاکەین. کایۆ زۆری پێخۆش بوو کە خۆی و دایە پارکێکی ئاویان بۆ خۆیان دروست کرد. ڕاوماسی. کایۆ درەنگە هەستە ماسیەکان چاوەڕێمانەکەن ئێستا. کایۆ ئەمڕۆ زۆر زوو لە خەو هەڵسا چونکە لەگەڵ بابە و بابە گەورە بەنیاز سڵاو. بچن بۆ ڕاوماسی. هەستە؟ ئەبێ یەک دنیا ماسی بگرم. هیوادارم وابێ بەڵامەنێ جار ماسی گرە چاکەکانیش تەنیا یەک ماسی یەگرن. ماسیەکی زۆر گەورە باوکە. نانی نیۆڕۆمان ناوێ دایکە یەک ماسیەگرم ئەوەنە گەورە بێ. دڵنیای کە ناتەوێ کەرە و مرەبای ترەیە. بەرەزتە. باشە. بابە گەورە.
چۆنی کایۆ؟ جوانی بابا گەورە کڵاوەکە زۆر ئەزەلیە. هەر جارێ ئەم کڵاوە لەسەر بکەم ماسی ئەگرم. شانسم لەم کڵاوایە کایۆ. هیوادارم ئەم جارە بەختە لە جاری پێشوو زیاتر بێ. باشە؟ هیچ ماسیەکتان نەگر باوکە پێم بڵێ. ئەگەر هیچ ماسیەکیش نەگرین گرنگەوەیە کاتێک خۆش بەرینە سەر وایە کایۆ؟ کایۆ پێی سیر بوو ماسیگرتن ئەو هەموو شتەی ئەوێت. بەقەدەر باڵای منە باوکە. باڵێ ڕێک بەخەدەر باڵای کایووە. ئەمەش کڵاوی شانسی تۆیە کایۆ. ئێستا کایۆ هەستێ کرد ماسیگرێکی ڕاستەقینەیە. کایۆ تێبینی ئەوەی کرد پەڕەکانی سەر دیوارەکە لە پەڕەکانی کڵاوەکەی بابە گەورە ئەچن. سیرکە کایۆ، ئەمانە چەشەن و ئەمانەش جۆرێکی تری قولاپن. ماسیەکان حەزیان لەمانێ و ئێمەش ئەیان گیرین. چەشەکەم ئامادەیە؟ ئەوە کرمە؟ ماسی زۆر حەزی لە کرمە وەکو کەرە و مرەبا وایە بۆیان. سیرکە ئەو بەلەمە. ئاها ئەوانیش دەچن بۆ ماسیگرتن وەکو ئێمە. کایۆ بیری کردەوە ئەبێ ئەو ماسیگرانە بۆ لەمە گەورەیە ماسی زۆر بگرن. ماسی بەو شێوەیە ناگیرێ کایو ئەبێ قولاپی ماسیگرتنەکەمان بەکاربێنین. کێ ماسیەکانیان؟ کایو مەیان ترسێنە. ئەگەر بێدەنگ بیت دڵنیام دەنگی جۆرا جۆرە بیستی کوڕم. کایۆ تا زیاتر گوێی ئەگەر دەنگی زیاترێ بیست. ڕاستە ئەوانە مەلی دەریان. جۆ لە چی ئێستا؟ بشکە بەختنە. سیرکە ئەو پیاوە ماسیەکی کرد. ئەوە بۆچی دەینەوە باوکە؟ زۆر بچووک و بۆیە بەرەڵای کرد. ئەی خاتۆ ناو ئاوەکە بۆی ماسیەکە گەورە بێت. پاش تۆزێک کایۆ ناڕەحەت بوو چونکە هێشتا هیچ ماسێکی نەگرتە بوو. ماسیەکان لەکوێن؟ ماسیگرتن پێویستی بەدام بە خۆیاگرتنە کایۆ هەنێ جارە بێت چاوەڕوان بی. چاولەیە؟ ئەها بابە چەندانی بە خۆیاگرتووە بابە گەورە ماسیگرێکی شارەزایە. بانانێ بخۆن و دوایە چین پیاسەیەکەکەین. ئەوە ئەو بەلەمەیە کە پێشتر بینیمان وهاتە نزیکەوە. ڕاستە ڕاوەکەی ئەمڕۆیان هێناوەتەوە. هەموو ماسیەکانیان گرتووە بۆی ئێمە هیچ ماسێکمان دەست ناکەوێ. لەوانەیە. بۆنی زۆر ناخۆشە. ئەو مەلی دەریایانە حەزیان لەو بۆنەیە. ئەو دانەی بێت. ئەو پیاوانە ماسێکە بۆ کۆ بن؟ لێرەوە ئەبرێ بۆ کۆگا لەوێەوە خەڵکەی کڕێت و ئەی برژێنێ و ئەنجای خوات. کایۆ ئەویست ئەوش ماسێک بگرێ و بی بەنەوەماڵ و بیبرژێنن. باوچینەوە بۆ ماسێکگرتن باوکە. چۆنن؟ هێشتا بەختمان نەبووە. ئیتر خەریکە وازێنم تا سبەینێ. تەنیا یەک تۆزی تر بابە گەورە تکایە. باشە کایۆ. کایۆ زۆر بە سەختی خۆی ڕاگرد نەجوڵێت.
لە ناکاو هەستی بەڕاکێشانێک کرد لەو سەرەوە. باوکە ئەوە ماسیە. باشە کایۆ هەوڵ باڵی کێشی. گیان سیرکە. کایۆ بێهیوا بوو کە ماسیەکەی لەدەست چوو. قەی ناکە زۆر بچووک بوو. ئەتوانی کە گەورەتر بوو بینەوە و هەوڵ بین بیگرین. کایۆ پێی وا بوو هەرچەنە ماسی نەگرتووە بەڵام چێژی لە ماسی گرتنەکە بینیوە. ئەو هەوا پاکە برسی کردوم پەلەمە زوو بڕۆمەوە نام خۆم لە ماڵەوە. بەڵام خۆ ماسیمان نەگرتو بۆ دایکم. ئەزانی چی؟ لە ڕێگەکە یەک تۆز لایەین باشە؟ سڵاو ئەمە بۆ تۆیە دایکە. واو ماسیەکی چەند گەورەیە. لە کۆکەکە گرتمان. کایۆ نێنیەکەی پێمەڵێ باوا بزانێ گرتومانە. بیرم چووە. ئاوەکە ئەسوڕێتەوە. زۆر باشە ئۆتۆبێنێکترمان ئەوێ بۆ ئێرە. بەڵێ باش. ڤین گەورە ئەتوانی بە یاریم لەگەڵا بکەین؟ ئەی جۆن بەڵام یەکەم جار تۆ وەرە یاری لەگەڵ منا بکە. با پێکەوە ئەم جلانە پشۆین. ئاخر چشتن کەی یاریە؟ بۆ من یاریە. پێش هەموو شتێک پێویستم بە لۆریەکی گەورەی ئەم جلوبەرگەم بۆ لابەرێ. من ئەتوانم ببم بە لۆریەکی گەورە. زۆر باشە کاک لۆری. ئەمەوێ ئەو جانتا جلە بە پلیکانەکانە بهێنیتە خوارەوە. بیپ 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 بیپ. ڤین دەست خۆش کاک لۆری. ڤن ئێستاش ئەم هەموو جلوبەرگە ڕەنگا و ڕەنگانم بۆ بخەرە ئەویە. ئامادەی؟ بەم چاوانی خۆم شتێکی مۆرە بینم. ئەوە چییە؟ منیش بینیم. کایۆ یاری جشنەکەی دایگەورەی بەلاوە خۆش بوو. ئێستاش ئەبێ بە ڕێگەیەک ئەم سابوونە بگوێزینەوە بۆ ناونجل شۆرەکە. با من بیکەم. بیپ بیپ. ئەنجا پەنجە بنێ بە دوگمەکە با بکەوێتە ئیش. بیپ. ئێستا چه یاریە بکەین؟ من حەزم لە یاریە دایگەورە. منیش. بەڵام ئەبێت چاوەڕێ بکەین تا جلەکان لە خۆشتە نەبنەوە. کایۆ بەلای و پێکەنینایی بوجلەکان خۆیان پشۆن وەکو چۆن خۆی لە بانی حەمامەکە خۆی ئەشوان. من بکمەوە. تۆ یاریزانێکی باشی کایۆ. ئەزانی چی؟ وابزام ئەبێت تۆ ئامێرەکە ڕاگری. با بڕۆین بزانین چی بووە. کاک لۆری پێویستم بە یارمەتی توێ جلەکان لە بەشی شتنەکە بخەیتە بەشی وشکردنەوەکەوە. کاک لۆری لێرەیە. زۆر چاکە. بە یارمەتی و دەرگای وشکەرەوەکە دابخە کاک لۆری. پەنجە بنێ بە دوگمەکەیە ئەنجا جلەکان وشکەرەوە زەنگ لێ ئەیە ئەبێ گوێی بۆ ڕاگرین. کایۆ بیرمەوە چۆن جلقەو بکەین؟ ئافەرم. کایۆ شانازی بەخۆی وا کرد وەکو دایگەورە ئەتوانێت جلقەت بکە. ئەی تاکە گۆرەیە سوورەکەی ترکوە. بە پەنجەی قاچ و سەرەوە ئەچمە بم بە تۆ بەم شێوەیە. ئەچم بەسەر پەنجەی قاچ و سەرەوە ئەنجا بەم شێوەیە بم بە تۆ. یارمەتی دایگەورە ماجلەکەم شووە. واو ئەتوانم لە ماڵێ خۆمان یارمەتی بەم جلەکەم شوو؟ بەدڵنیاییەوە لەوانەیە بەو کراسەش دەست پێ بکەین.